بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی عزیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکات، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکات، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەختەوەری بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکەوە، ئەو بەرنامەیەش بخاتە تەرازووی چاکەکانمان، تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە ئینشاء الله. خۆشەویستان، خاڵێکی دیکە لەو خاڵانەی کە ئینسان لە ژیانی دنیایدا، لە ژیانی ڕۆژانەیدا پێی بەختەوەر دەبێ، خزمەتکردنی خەڵکی دەوروبەرە، جا چ خزم بێت چ غەیری خزم بێتن. ئینسان ئەگەر بێ بەختەوەر بێ لە ژیاندا، دەبێت لە ناخیدا خاڵێک هەبێ، خاڵێکی زۆر گرنگ کە حەزی لە خزمەتکردنی خەڵک بێ، ئیش و کارەکانیان بۆ جێبەجێ بکاتن، مشکیلەکانیان بۆ چارەسەر بکاتن، لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیان فریایان بکەوێتن. ئەوە هەر کەسێک ئەو خاڵەی تێدا مەوجود بێت گەورە دەبێت، گەورە دەبێت، هەم لای خەڵک و هەم لای خوا. لەبەرەوەی خوای گەورە ئینسانی وا خەڵق کردووە، ئینسان بە تەبعی مەدەنیە. بە تەبعی مەدەنیە یعنی چی؟ یعنی ئینسان ناتوانێتن بە تەنها ئینعیزال بکا و بچێ لە شوێنێک بژێتن، دەبێت لە شوێنێک بژێت کە قەڵەباڵغی تێدا بێ، جا گوندە، شارە، شارۆچکەیە، مهم واش خوای گەورە ئەو ژیانەشی وا کردووە، ئینسانەکان پێویستیان بە یەکتر دەبێتن، ئینسانەکان پێویستیان بە یەکتر دەبێتن. یعنی تەماشا دەکەی جاری وایە کابرا زۆر زۆر دەوڵەمەندە لە ڕووی مادیشەوە، بەڵام احتیاجی شتێکی زۆر سادە و بەسیتە لە لای فەقیرێکی دەست دەکەوێت، لە لایوی دەست ناکەوێت. کەواتە مەسەلەی خزمەتکردن خاڵێکە تەماشا دەکەی ئەوانەی کە لە ناو کۆمەڵگە و مجتەماعدا دەخەمی خەڵکدان زۆر خۆشەویستن لە ناو کۆمەڵگە و لە ناو مجتەماعدا. بۆ نمونە تەماشا دەکەی ئیوا هەیە بە تایبەتی لە گوندەکان، چۆتە یاری هەموو کەس، لە زبارەی هەموو کەس بەشداری کردووە، جا زبارە دروێنە بوو بێ، داربڕین بوو بێ، هەرچی هەبوو بێتن، خۆڵەبان بوو بێ، چکە ئێستا شتانە نەماون لە شاران، ئەو ئینسانە خۆی نەدزیوەتەوە، قالب سووک بۆ ئیشکەر بووە، بەمەدای قالب سووچی و ئیشکەریەکەی و ئینسانە ڕوحسووک بووە لە ناو خەڵکی. خەڵک خۆشویست و ڕێزی لێناوە، و خەڵکیش هاوکاری کردو، هەر ئیشێکی بوو بیتی ئەگەر بە خەڵکیشی نەگۆت بیتن، خەڵکەکە چۆتە یاری بە پێچەوانەشەوە. هیوا هەیە مەسەلەن دەبینی خۆ لە ئیشی هەموو خەڵکی دەدزیتەوە، بەڵام کە ئیشێکی دەبێت کەس ناچتە یاری، کەس هاوکاری ناکات. کەما تەدین و تودان. قەرزە. ئەو جا بەڕێزانم لە مەسەلەی خزمەتکردن خاڵێکی زۆر گرنگ دێتە پێشەوە، ئەویش مەسەلەی نسحەتکردن و ئامۆژگاریە. ئەتوو دەبینی مەسەلەن جیرانەکەت، خزمەکەت ئیشێکی دەکا، پرسیشی پێ نەکردووی، مەڵێ وەڵام مادام پرسی پێ نەکردووم نسحەت و ئامۆژگاری ناکەم. ناگە بزانی ئەوی شەیوی غەڵەتە، نسحەت و ئامۆژگاری بکە بۆی کە تووشی ئەو هەڵەیە نەبێت، تووشی ئەو غەڵەتە نەبێتن. خوای گەورە تەبارەک و تەعالە
لسورة النساء آية 114 دفرمي لا خير في كثير من نجواهم. نجوا يعني پستو دوو بە دوو سەر بە بنجوەیەک دیکەوەنان و زۆر قسە و قسەڵۆک و زۆر ئەو شتانە بەڕاستی نەهی لێکراوە. بە تایبەتی ئاگاتان لێ بێتن ئەگەر سێ کەس بن ئەگەر 4 و 5 بن قەیدی ناکە، بەڵام ئەگەر سێ کەس بن دوو کەس بە تەنها سەر ببنە بنجوەیەک دیکە پستە بکەن حەرامە، بۆ چونکە ئەوەی دیکە دەکەوێت تەشک و گومان دەڵێ لەوانەیە باسی من بکەن. لبرو خواهی گوره دفرمه لا خیر فی کثیر من نجوام، ها من کثیر نافرمه همون نجواک حرامه، یعنی همون نجواک خیری تدانیه زورك وكو دفرمه إن بعض الظن إثم، هندێک گومان تاوان و گوناهە. استثناء کردووە لێرانە خوای پەروەردگار دەفەرمێ إلا من أمر بصدقة، ئەو نەجوایە مەسەلەن بۆ نمونە ئەگەر سێ کەسیش بن لەو حاڵەتەی ئەو ئیسنایی تێخستووە، مەسەلەن بۆ نمونە یەکیان دۆڵەمەندە و یەکیان فەقیرە، ئەتۆش وەزی هەردووکان دەزانی و زۆر خوا پێدا و ئەوەش فەقیر و هەژارە سەر ببێ بنجی دەوڵەمەندەکە بڵێ کاکە ئەو دۆستەمان کە دۆستی هەردوو لایەمانە وەزی باش نێگەر هاوکاریەکی بکەی خێرت دەگاتی. ئەوە یانەوەتە بە پەنهانی بە دەوڵەمەندێکی بڵێ کە خێر و سەدەقە و حەسەنات بکاتن، ماڵی خۆی ببەخشیتن بەسەر فەقیر و هەژار و خەڵکی نەداردا. ئەوەی دەفەرمێ إلا من أمر بصدقة. جاگاتان لێ بێ یەکێک لە ئومنیەتی کافر و بێباوەڕان کە بێنەوە دنیا، بۆچی بێنەوە دنیا؟ نوێژێ بکەن؟ ناوەڵە ڕۆژوێ بە ڕۆژوو بن، ئەڵێن چی؟ ئەسەدەقە، خوا بمان جێڕەوە دنیا بۆی کە سەدەقەی بکەین. لەوێ دەزانن پاداشتی سەدەقەی چەندە، لەوێ دەزانن پاداشتی ماڵبەخشین چەندە. لەبەرەو حەسوودی بە ئەوانە دەبن کە خێر و سەدەقەی زۆریان کردو، خوای گەورە چ ڕێزێکی لێ ناون، لەبەرەوەی داوا دەکەن دەڵێن خوایە بمان جێڕۆ دنیا بۆی کە ماڵی خۆمان ببەخشین. کەسی ئەوان بێ ئاگان لەوەی ئەگەر ماڵبەخشین ئیمانی دەگەڵدانە بێ، ئاگاتان لەو خاڵی هەبێ و خاڵت کوێستا ئیوای گوێی لێبی بڵێ وادی مادامی مامەستا وەڵامە هیچ کردەوێکی ناکەین، هەر سەدەقەیەکەین و کابرای کافری وایە ماڵی خۆی هەمووی دەبەخشی. ئەگەر سەدەقە و ماڵبەخشین ئیمانی دەگەڵدانە بێ، باوەڕ بەخوای دەگەڵدانە بێ، باوەڕ بە پێغەمبەری دەگەڵدانە بێ عەلەیهی سەڵات وسەلام، نوێژی دەگەڵدانە بێ، ڕۆژووی دەگەڵدانە بێ، زەکاتی دەگەڵدانە بێ، حەجی دەگەڵدانە بێ، گە ئینسان ئیمکانیەتی هەبێ و بە ڕێگری نەبێ لە چوونە حەجەکەی، بە موسڵمان لە قەڵەم نادرێتن. سەدەقەی هەموو دنیاش بە خوای گەورە لێی قبول ناکات. بەڵام کە دەبینن پاداشتی ئەو کەسانێک کە ئیماندار بوون کە بۆ خوا سوڵحاو بوون کە خێر و سەدەقەیان کردو، خوای گەورە چ پاداشتێکی داناون، لەبەرەن دێت دەڵێن خوای بمان جێڕە دنیا بە خێر و سەدەقە و ماڵی خۆمان ببەخشین. ئەو جا دەفەرمێ ئەو معروفین ئەو ئیصلاحین بەینە الناس. معروف کەلیمەیەکی گشتگیرە، هەموو چاکێکی دەگرێتەوە. جا چاکەی وایە بە زوبان دەکرێت، چاکەی وایە بە دەست دەکرێتن، چاکەی هەیە بە قاچ دەکرێتن. لەوانەیە بڵێن چاکەی بە قاچی کووە، زۆرە بە قاچی خۆت ڕۆیشتنە بۆ تاعەت و عیبادەت و خواپەرستی و مزگەوتەکان و ئەوجا وەکو لە فەرمودەی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ الئیمان بضع وستون وسبعون شعبة أعلاها كلمة لا إله إلا الله أدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان. جاری وایە بەشێکی ئیمانی بەلاقی دەکرێتن، بەشێکی ئیمانت تەواو دەبێ لەسەری حەڕەکەیەکی لاقی خۆت، بەڵام بەنیەتەوە بەردێک لەسەر جادەیە بە قاچی خۆت ئاوەتەی هەڵدەدەی بەردەکەی لا دەدەی لەسەر جادەی. جاری وایە بەدەستە دڕچێکە دەستی دەکەی و لەسەر جادەی لا دەیە، بەشێکی ئیمانە. معروف جاری وایە بە خواردن و خواردنەوە دەکرێتن. شیوێکتان لێ ناوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەی ئەبوو دەڕ ئەگە مەرەگەتان لێنا ئاوی زۆرکە بۆی کە
بەشی جیرانەکانی بۆ جیرانەکانیش بنێری هەرچەندەوە زۆر کەم بۆ تۆ لە ناو کۆمەڵگە و مجتەمەعیمە بەداخەوە یعنی قەدیم یعنی وەکو زۆرێک لە گوندەکان بەڕاستی وەکو ڕۆژی جەژنان دەهاتە بەرچاوی نیوەڕۆیان هەر ماڵە و دەدبینی سنێکی لەسەر دەستی بۆ قاپێکی لەسەر دەستی ئەو بۆ جیرانەی دەبێت ئەو بۆ جیرانی دەبێت ئەو دیکە بۆی دەبێت دەچوە ماڵە 5-6 شیو دانرابوون جیرانان بۆ هینابوو جیرانەکەش بە هەمان شێوە ئەتوش بۆ جیرانەکەت بردبوو ئێستا مەگە کاورا خزمی خۆی بێ جیرانی خۆی بێ جارداشت بۆ دیکە بەندەناو نەماوەی دیکە لەوانەیە هەر ئیوایە لۆی بەی شکوگمانانیش لێ بکاتن هەندە خەڵک لێک بێ ئەوە بووە وکو بڵێ بێ ئومێد بووە لەوانەیە بڵێ لەوانەیە دەرمانە شتێکەوی ڕاست و دەناوتەنەکەی زبڵیەکات ئەو معروفە وا چاکە ئەو سونەتەی ئەو چاکەی ینی زیندوو کەینەوە خواردن بۆ دەوروبەری خۆمان ببین ئەوجا معروف جاری وا هەیە خۆشەویستانی خۆم بە قسە دەبێتن بە قسە دەبێ مثلەن دەبینی کابرا منکەڕێک دەبینی لەو ماڵەی لەو جیرانەی لە پێناو خوا بڕۆ مەسەلەن دوو قسەی خێری لەگەڵ بکە ئەو شتانە هەمووی چ دەکەن باوەڕتان بێ هەموو ئینسانی بەختەوەر دەکەن ئەتو بەس تەماشەکە کاتێک ئیشی چاک دەکەی ئەو دڵ و دەرونی تو چەند مرتاح دەبێ چەند ینی هەم کوردەواری خۆمان دەڵێ ئینسان ویژدانی ئاسوودە دەبیتن ئەوە چیەوە ئەو بەختەوەریەیە کە ئینسان چکە بەختەوەری ڕاستەقینە گوتمان لە چێوە سەرچاوە دەگرێت لە ڕوحی ئینسانەوە سەرچاوە دەگرێت ڕوحی ئینسانیش بە چ بەختەوەر دەبێ بەکردەوەی چاک و عەمەلی چاک و هەڵسو کەوتی چاک ئەوجا دەفەرمێ ئەو ئیسلاحین بەینە الناس ئێستاش دەگەدابی کۆمەڵە خەڵکێک هەیە ماشەڵڵا وەکو دوومەڵوان لەناو کۆمەڵگە و مجتەماعدا زۆر خراپن ئیش و کاریان بەس تێکدانی بینی خەڵکی دوژمنایەتێک لە مابینی دوو خانەوادە دەبێ دوو عەشرەت دەبێ ئەوە بەس ئیشی چێ تێکدانە چۆن لیان قبول دەکەن بۆ دێڵن مەسەڵەن خوێنتان هەندەی بەسەر بچێت تۆڵەی خۆتان ناکەنەوە جاری واگە بەوەی زاڵ نەبوو بەسەریان بۆ فیتنەی گەورەکردنێ ئەلەگە پیاو بای خوێنی خۆت دەکرد ئەگە پیاو بانە نەو دێش خوێنی با و وشک بیتەوە ئەوە چیەوە بەس دەیوێت کێشە و مشکیلە هەبن ئەوە دوومەڵ و پیسترین خەڵکی ناو کۆمەڵگە و مجتەمەعن بەڵام خەڵکێکی خوای گەورە تەبارەک و تەعالە موفەقی کردووە ئیشی چییە ئیسلاحی بەین الناس دیتی دوو نەفەر لێک عاجزن بەبێەوەی کە کەس پێی بڵێت بەبێەوەی خەڵک تەکلیفی لێ بکات دەچیتن لەگەڵیان دادەنیشت لەبەرەوەش خۆشەویستانی خۆم یەکێک لە مەقاماتی کە ئینسان خلافیشی تێدا بڵێ درۆنی ئەو مەقامەیە دووبارەی دەکەمەوە یەکێک لەو مەقامانە یەکێک لەو شوێنانی کە ئینسان ئەگەر خلافیش بڵێ بە درۆ حیساب نابێ لە سەرمان لە بواری ئیسلاح و ئاشتەواییە لە ناو خەڵکی دروستە مەسەلەن بچی بۆ لای نەفەرێکی ئەو نەفەرە ئەگەر واش نەبوو بێتن بەرامبەر بەو کەسەی کە خصومەتی لەگەڵ هەیە بڵێ وەڵای ئەو کابرایە لەگەڵ تۆ زۆر بەڕێزە زۆر حورمەتی تو دەگری کوڕە زکری خێری زۆری کردووی لە لای من ئەگەر بەو شێوەش نەبوو بێتن بۆی کە دڵی وی نەرمکەی مصالحە بکات و ئاشتەوایی بکات لەگەڵ ئەو نەفەرەی لەبەرەوە دەفەرمێ ئەو ئیسلاحین بەینە الناس ئیسلاح بە بەردەوامی چکە بە جەلسەیەک و دوو جەلسە و سێ جەلسە و چار جەلسە جاری وایە دروست نابێتن ئینسان نابێ ماندی بێتن دەبێ هەوڵدا ئاشتەوایی لە نێوان خەڵکی بکاتن نەشی فەرمووە ئەو ئیسلاحین بەینە المؤمنین یان بەینە المسلمین کەلیمەی ناس خۆشەویستانم هەموو خەڵکی دەگریتەوە جالبەرە قەتتان پێتان خۆش نەبێگە لە مابەینی دوو جوولەکەشدا جیرانت بن کێشە مشکیلە هەبێ یان جوولەکەیەک نەسرانیەک جیرانی تۆ بڵێ وڵات جا من بە کەیفی خۆی دەیچەوسێنمەوە و بە کەیفی خۆ زوڵم و ستەمی لێ دەکەم لەبەرەوەی غەیرەدینە پاداشم دەست دەکەوێنەوە لا گونەهبار دەبی
ئەخلاق و ڕەوشتی ئێمە دەبێت شایەتی حەقی ئەو دینەمان بۆ بدات. دەبێت ئەخلاق و ڕەوشمان ئەوەندە جوان بێ خەڵک سەرسامی ئەخلاق و ڕەوشتی واسە بە ئەخلاق و ڕەوشتی ئێمە سەرسامی دینەکەشمان بێتن ئیعلانی موسڵمانەتەکەی خۆی بکات. ئەو مالیزیا و ئەندۆنیسیا و ئەو وڵاتانە دەزانی فتوحاتی ئیسلامی جەیشی ئیسلامی نەگەیشتێتەوێن دەرێ هەمووی بە ئەخلاق و ڕەوشتی تاجیرە موسڵمانەکان موسڵمان بوون، هەندە ئەخلاق و ڕەوشتیان بەرز بووە. ئەو جابرا بە ڕێزەکانی خۆم ئینسان سید قوتب ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی زۆر جوانی هەیە، کاتێککە ئیعدامی دەکەن، کاتێککە تەعزیبی دەدەن، بە تونترین شێوە و ناڕەحەتترین شێوە تەعزیبی سید قوتبی دەدەن، هەزار ڕەحمەتی لێبێ خوای گەورە بە شەهیدی قبول کرد بێت. بەڵام قسەیەکی زۆر جوان دەکات، دەفەرمێ نەحن نورید الخەیرە للبەشەریەتی مەهما ئادوونە. دەڵێ مە چاکەمان لە بۆ خەڵکی دەوێ، لە بۆ بەشەریەت دەوێ هەرچەندە ئەزیەتیشمان دەن و ناڕەحەتیشمان بکەن. ئەوە زۆر گرینگە ئینسان ئاگای لێبێ و ئینسان هەڵوەستەی لەسەر بکاتن. ئەو جا خوای پەروەردگار دەفەرمێ ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله، ئەوەی ئەو شتانی لەسەرەوە باسمان کرد، دەفەرمێ ئەوەی کە بیکە لە پێناو خوا بۆ ڕەزامەندی خوا فسوف نؤتيه أجرا عظيما، پاداشتێکی زۆری دەدەینەوە. کاتەکەمان بەرەو کۆتایی ڕۆیی لۆ دەرسی داهات و بەخواتان دەسپێرم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.